وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی معلم. ئەمڕۆ پێنجشەممە 5 ئۆکتۆبر بەرابەرە لەگەڵ 13 ڕەزبەر ڕۆژی جیهانی معلیمە. ئەم ڕۆژە لە ساڵی 1994 لەلایەن ڕێکخراوی زانستی، فەرهەنگی و پەروەردەیی نەتەوە یەکگرتووەکان یۆنسکۆ ڕێکخراوی نێودەوڵەتی کار ILO وەک ڕۆژی جیهانی معلم ناوزەت کرا. مەبەست لە ڕاگەیاندنی ئەم ڕۆژە بریتیە لە ڕێزگرتن لە جێگۆپێگەی معلیمان و قەدرزانینیان و لێکۆڵینەوە لە کێشەکانیان لە سەرانسەری جیهاندا. لە ئێران ڕۆژی 12 گوڵان وەک ڕۆژی معلم ناسراوە. لە ڕوانگەی معلیمانی خەباتکارەوە ئەو ڕۆژە بە بۆنەی گیانبەختکردنی ئەبۆلحەسەن خان عەلی مامۆستای فەلسەفە و زمانی عەرەبی تەمەن 29 ساڵ دیاریکراوەکە لە 12 گوڵانی ساڵی 1340دا بە تەقەی بەرپرسی کەڵانتەری بەهارستان گیانی لەدەستدا. لەو ڕۆژەدا هەزاران معلم لە ناڕەزایەتی بە لە خوارەوە بوونی حەقدەستەکانیان لە بەردەم مەجلیسی شوڕای ملی کۆببوونەوە. بەڵام لە ڕوانگەی ڕژیمەوە بۆنەی ڕۆژی معلم لە ئێران پەیوەندی بە تێرۆری مورتەزا مۆتەهەری یەکێک لە ئاخووندە تێرۆریستەکانی ڕژیمی ئیسلامیە هەیەکە لە 11 گوڵانی 1358 لەلایەن گروپی فورقانەوە لە تاران تێرۆر کراو. هەواڵەکەی ڕۆژێک دواتر ڕاگەیەندرا. بەپێی ئامارەکانی یۆنسکۆ یەک لە سەرسەی معلیمانی جیهان لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. ئەمە لە کاتێکدایەکە سەرمایەداران زانست وەک کاڵایەک دەفرۆشن و لە ڕەنج و ماندووبوونی معلمان قازانجێکی زۆر دەخەنە گیرفانیانەوە. هەروەها ڕۆژی جیهانی معلیمان بۆ کرێکارانی وشیاریش وە بیرهێنەرەوەی ئەو بێعەداڵەتیانەیەکە بەسەر سەرجەم زەحمەتکێشانی کۆمەڵگادا سەپێنراوە. ڕێزگرتن لە خەباتی معلمان بەرامبەر بەو بێعەداڵەتیانە بەواتای پێداچوونەوە بە دەستکەوتەکانیان و پێویستی دیفاکردن لە داواکاریەکانیانە. لەو ڕۆوە کە یەکەم چەخماخەی ئەندیشە و بیرکردنەوە لە قوتابخانەکانەوە لێدەدرێن و گەشە دەکەن، جیهان ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێویستی بە مامۆستای پسپۆڕ، بێخەم و بێتەنگ و چەڵەمەی ژیان و خاوەن وەرەی بەرزی ئینسانی هەیە. بەڵام ئایا لە کۆمەڵگای ئێراندا ڕێز و کەرامەتی معلم وەک پێویست پارێزراوە؟ ئایا معلمان کە سەربەچینی زەحمەتکێشی کۆمەڵگان ئەوەندە گرنگیان پێدەدرێت کە بەبێ ئەوەی خەمی پێداویستیە مادیەکانیان هەبێت بیر لە بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری خۆیان بکەنەوە؟ واقعیەتەکانی ژیانی ڕۆژانی معلمان ئەوە دەردەخات کە زۆربەی معلمان بە جێگای ئەوەی بتوانن بیر لە گەشەپێدانی زانست و زانیاری خۆیان بکەنەوە، ناچارن بە دوای کاری دووەم و سەیەمدا بگەڕێن. زیاتر لە 3 لەسەر 4 معلمانی ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و ئەوانی دیکەش بە بوونی کاری دووەم و سێم و بە کۆمەکی داهاتی هاوسەرەکانیان خۆیان لە ژێرهێڵی هەژاری ڕزگار کردووە. لە پاڵ ئەم بەشە لە معلمانی زەحمەتکێش کۆمەڵە کسیخۆر و ڕاهێنراوی ڕانتخۆری بەناو حەوزەکانی ئێلمیە هەن کە بەرپرسی جێبەجێکردنی پلانە کۆنەپەرستانە و دژە فەرهەنگیەکانی ڕژیمن لە ناوەندەکانی پەروەردەدا. بارودۆخی بژێوی ژیانی معلمانی خانەنشینکراو بە چەند قات لەوە خراپترە. معلمە خانەنشینکراوەکان کە هەموو تەمەنی گەنجی و مامناوەندی خۆیان بە حەقدەستێکی زۆر کەم و تەحەمۆلی سەرجەم ئەو دژواریانە لە پێناو خزمەتکردن بە دۆزی پەروەردە و بارهێنان لە وڵاتەدا بەسەر بردووە، لە بری ئەوەی لە تەمەنی پیریدا چێژ لە ئارامی و ئاسوودەی وەربگرن، سەرنجام لە هەژاری و دەستەنگیدا ژیان بەسەر دەبن. بەڵام کێشەکانی ژیانی ئەم توێژە بێبەشەی کۆمەڵگا تەنها لەوەدا سنووردار نابێتەوەکە لە ژیانێکی شایستە بەهرەمەند نین، بەڵکو ناچاریش دەکرێن پەرە بە پەروەردەیەک بدەن کە بە تەواوی لەگەڵ خورافات و کۆنەپەرستی تێکەڵاو بووە. یەکێک لە ڕەنج و ئازارە گەورەکانی معلمانی شەریف و خەباتگێر بریتیە لە نفوز و کاریگەری ئاین لە پرسی پەروەردە و بارهێناندا.
معلمانی ئێران محکومن بەوەی کە لە نزیکەوە شاید حاڵی جێبەجێکردنی پلانە کۆنەپەرستانەکانی ڕژیم لەوانە جیاکاری ڕەگەزی لە ناوەندە پەروەردەیەکاندا بن. ئەم دۆخەیەکە جەستەی معلم ماندوو شەکەت دەکات و ڕۆحی ئازار دەدات. معلمانی بێبەش و زەحمەتکێشی ئێران لە زومرەی ئەو ئینسانانە شەرافەتمەندانن کە کۆمەڵێ ویست و داواکاری عادڵانەیان هەیە و شایستەی بەربڵاوترین و شێلگیرانەترین پشتیوانین. کۆماری ئیسلامی لە بری پێڕاگەیشتن بە داواکاریە ڕەواکانیان بە لەسەر کار دەرکردن و زیندانیکردن وەڵامی داخوازیەکانیان دەداتەوە. هەر ئێستا دەیان معلمی خەباتکار لە زیندانەکانی سەرتاسەری ئێراندا دەست بەسەر کراون. بەڵام سەرڕای هەموو ئەو فشار و سەرکوتانە خەباتی معلمان بۆ بەدەستهێنانی ویست و داواکاریە ڕەوا و عادڵانەکانیان و هەروەها لە پێناو ئازادی هاوکارەکانیاندا هەروە بەردەوامە. لە ساڵانی ڕابردوودا بزوتنەوەی معلمان و فەرهەنگیانی ئێران لە پێناو داواکاری ئازادی معلمانی زیندانی، هەڵوشاندنەوەی سیاسەتی بەتایبەتیکردنی پەروەردە، دامەزراندن و بەفەرمیکردنی ئەو معلیمە گرێبەستانەی کە لە قوتابخانەکانی پێش لە سەرەتایی و لە ڕێگەی شرکەتە پەیمانکاریەکانەوە بۆ پەروەردە و بارهێنان کار دەکەن، زیادکردنی حەقدەست، پێدانی حەقدەستەوە دواکەوتوەکانیان و هەروەها ئازادی ڕێکخراوە و چالاکیە سنفیەکان لە ئاستێکی بەربڵاو و جەماوەریدا بەردەوام بووە. گرتن، دەرکردن، سنووردارکردنی دامەزراندن و هەتد معلیمانی چاوترسێن نەکردووە و هەروە شێلگیرانە سوورن لەسەر داواکاریەکانیان. ڕۆژی جیهانی معلم بەسەرجەم معلمانی تێکۆشەر و زەحمەتکێش و دڵسۆز پیرۆزبایی دەڵێن و دڵنیاین کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی معلمانی ئێران لە ڕیزێکی یەکگرتوودا شان بەشانی هەموو زەحمەتکێشان، بێبەشان و ستەمدیتوانی ئەم کۆمەڵگایە سەرنجام کۆتایی بە دەسەڵاتی ڕژیمی کۆنەپەرست و دژە خەڵکی کۆماری ئیسلامی دەهێن و موژدەی دوا ڕۆژێکی گەشتر بە کۆمەڵگای ئێران دەبەخشن.